ئەمڕۆ لە ناوچەیەکی دارایی سەربەخۆی سۆران دەست بە دابەشکردنەوە کرا. سڵاوتان لێبێت، پشتیوان کەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەڕێوەبەری نەوت و کانزەکانی دارایی سەربەخۆی سۆران بە یەک باسی ڕاگەیاند. ئەمڕۆ لە ناوچەیەکی دارایی سەربەخۆی سۆران دەست بە دابەشکردنەوەی سپی ماڵان کراوە. لە قەزای چۆمان دەست پێ دەکات و لە یەکەمین ڕۆژی پرۆسەکەش نزیکەی 400 خێزان نەوتیان پێدەدرێت. سنووری دارایی سەربەخۆی سۆران نزیکەی 8,000 خێزان بوونی هەیە و بەسەر 6 قەزا دابەش بوونەوە. بڕیاریشە لە سەرەتای هەفتەی داهاتوو لە قەزای سیدەکانیش دەست بە دابەشکردنەوەی سپی ماڵان بکرێت. ئەمیر سەلیم شانەدەری بەڕێوەبەری نەوت و کانزەکانی دارایی سەربەخۆی سۆران لەبارەی نرخی نەوتەوە ئاماژەی بەوە کرد بە بەراورد بەم بارودۆخە ئەم نرخە زۆرە کە حکوومەت دیاری کردووە بۆ هەر خێزانێک بڕی 200 لیتر و بە نرخی 104,000 دینار. بەڵام گەر ئەو نەوتە پاڵ پشکراوی حکوومەت نەبێت ئەوە لە بازار زیاتر ڕوو لە بەرزبوونەوە دەکات. دەشڵێت لەسەر لیستی مانجی 8 پرۆسەی دابەشکردنەوە دەستی پێکردووە و ئەوانەی کە تازە پرۆسەی هاوسەرگیریشیان ئەنجام داوە بۆ سوودمەندبوون لە وەرگرتنی نەوت لەسەر هێڵین بۆ چارەسەرکردنی بۆ ئەوەی ئەوانی سوودمەند بن لە وەرگرتنی نەوت. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.